دەویست گۆشتی مانگایەکی نەخۆشی مردارەوە بوو بفرۆشێت بۆی مەیسەر نەبوو دەستگیر کرا. لە ڕانیا گۆشتفرۆشێک مانگایەکی نەخۆشی پەیدا کردووە و ویستوێتی بیفرۆشێ بە گۆشتفرۆشەکان، بەڵام لێژنەکانی قایمقامیەت و ئاسایشی ڕاپەڕین پێیان زانی و دەستگیریان کرد. ڕووداوەکە بەم شێوەیە بووە کە کارزان سلێمان سەرپەرشتیاری لێژنەی قایمقامیەتی ڕانیە بۆ ئێمەی جێڕایەوە ئەو وتی ئەو گۆشتفرۆشە کاری ئەوە بووە کە ئاچێ ئاژەڵان دێنێ و بەسەر گۆشتفرۆشەکاندا بڵاویان دەکاتەوە دەیان فرۆشێت. بەڵام ئاژەڵێک هێناوە توشبووی نەخۆشی تەبەق بووە، هەرچی هەوڵی داوە کەس لێی نەکڕیوە. دواتر مانگاکە بەدەستیەوە مردار بۆتەوە، بردوێتی لە مەزرایەک لە ئاغەڵێکدا پارچە پارچەی کردووە و ویستوێتی بیفرۆشێت، بەڵام هەستی بە شتێکی نامۆ کردووە و ترساوە و نەیتوانیوە ئەو کارە بکات. ئەوەتی لێژنەیەکمان پێکێناوە بە هاوبەشی لەگەڵ بەشی ئابووری ئاسایشە ڕاپەڕین، بە دوواداچوونیان کردووە ئەو کەسان خسۆتە ژێر چاودێریەوە لە 12 کاتژمێردا توانیوانە کەسەکە پەیدا بکەن، چون ئاژەڵەکان پێهێناوەتەوە و لە شوێنێکی پارێزدا و ژێر خاکیان کردووە. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 964 دایە خوێنەری بن.